جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک و شار بەخێر بێن سوپاس بەمەوە دەبنتە زۆر سپاس بۆ جەناب سپاسان دەکەین گەر سەرەتا لە مەسەلەی پێگەێنانی حکوومەتی عێراقی هۆکاری ڕێگنەکەوتنی لایەنەکان دوای 4 مانگ لە دەست لە کارکێشانەوەی عادل عەبدولمەهدی چیە یاخود کاریگەریەکانی نەبوونی حکوومەتێکی فعالی چیە لەسەر دۆخی عێراق و هەرێمش زۆر سپاس بۆ جەنابێت تاوان سپاس بۆ کەناڵی پەیام و سڵاو ڕێزیش بۆ بینەرانی کەناڵی پەیام و خەڵکی کوردستان بەگشتی و تەمە ناکەم کە بە دوور بن لە هەموو ناخۆشی و نەخۆشیەک بە تایبەتی ئەم پەتایەوە بە هیوایەوەی کە بە کەمترین زیان لەم پەتا کوشندە و جیهانیەکی ئێستا بڵاو بۆ تۆ هەرێمی کوردستان ڕزگاری ببێ و تەمە ناکەم کە ئەوەندەی بتوانین خەڵکی کوردستان بەگشتی سیستمی خۆپارێزی و تاکپارێزی جێبەجێ بکەوە بتوانین بە سەرکەوتووی لەم قۆناغە هەستیارە کە هەموو دنیای تێکەوتۆنە هەرێمی کوردستان دەربچێت لە ڕاستیدا بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابێت دۆخی عێراق ئێستا دۆخێکی زۆر ئاڵۆزە ئەمڕۆ کۆمنتێکم خوێندەوە لە تویتەر یان بە بڵێن جریوە و تویتێکم خوێندەوە لە تویتەر زۆر سەرنجڕاکێش بووەڵێ عێراق تاکە وڵاتە کە سەرۆکوەزیرانێکی هەیە ئیستیقالی کردووە سەرۆکوەزیرانێکی هەیە تەکلیف کراوە سەرۆکوەزیرانی تریشی هەیە چاوەڕوانە وەکو بەدیل کە مەبەستی لە عادل عەبدولمەهدیە و عەدنان زولفی کە بەڕسمی تەکلیف کراوە و مستەفا کازمیش کە وەکو احتیاط و یەدەگوایە چاوەڕوانی ئەوەیە چارەنووسی زولفی یەکلا بێتەوە و خۆی بێتە جێگەکە خۆی تەکلیف بکرێ لە ڕاستیدا تا ئەم لەحزەیەکە ئێمە قسەکەین زولفی ئومێدی هەیە بۆی کە بتوانێت کابینەکەی تەشکیلکە بەڵام بە جۆری هەموو اتفاقیەکان یاخود بە جۆری هەموو زانیاریەکان چانسی زۆر کەم بۆتەوە چانسی مستەفا کازمی هاتۆتە پێشەوە هۆکاری کەمبوونەوەی چانسەکەی چییە زولفی بڵێن بەشێکی پەیوەندی بە سرعەتی ناوچەکەەوە هەیە بەشێکی پەیوەندی بە سرعەتی ئیقلیمیەوە هەیە پیان وایە زولفی دامی ئەمریکای لە پشتە ئێران کەمتر دامیەکە بێجگەلەوە کوتلەکانی ناو پەرلەمانی یاخود معادلاتی ناوخۆی عێراقی زۆر تەئیدی ناکەن پیان وایەکە لە سیاسیەکانی ڕیزی دووەم بە ئاسانی ناتوانێت بێتە پێشەوە زۆر شتی تر یعنی قسەی لەسەر و کاتی کەم پارێزگاری نەجەف بووە هەڵبەتە ئێستا قسە هەیە لەسەرەوەی کە جۆرێ لە تەڕاجع لەلایەن هەندێک لایانی شیعەوە بە تایبەتی مالیکیەوە لەسەر مستەفا کازمیش هەبێ بەڵام لە هەموو حاڵ بە هەموو پێوەرێک یعنی من پێم وایە ئەم تەنگژەیە پێی دەچێت یعنی تا ئێستا اتفاق لەسەر زولفی نییە ئەگەر زولفی مانگەکەی خۆی تەواو کە جارێک کە مانگێکتر ئەکەوێتە بەردەمی مستەفا کازمی و ئەمە ئەکەوێتە ناو ڕەمەزان و دوای ڕەمەزان و یعنی تەسەوڕەکەم ئەم پرۆسەی تشکیل نەبوونی حکوومەتە گەر بەم شێوازە بمێنێتەوە ینی مانگ زیاتری ینی مانگونیوی تر زیاترە خایێنێ کاریگەریەکانی بڵێن چییە ئەگەر حکوومەتێکی بۆ نمونێمە دەسەڵاتی تەواوی نەبێ حکوومەتێکی فعالیمان نەبێ لە بارودۆخێکدا کە نرخی نەوت دابەزی و کۆرۆنا هەیە ڕاستە خۆی لە ڕاستیدا ئەمڕۆ ئێمە وەکو لیژنەی مالی پەرلەمانی عێراق وەرکشۆپێکمان هەبوو لەگەڵ کۆمەڵێک شارەزا و کۆمەڵێک مامۆسای زانکۆ ئەوانە لە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانسەوە هەموو ئەو لێکەوتانەی یاخود هەموو ئەو سیناریوانەی کە چی بکرێت لەم خۆناغەدا بۆ عێراق یاخود بۆ ڕزگارکردنی عێراق لە ڕووی اقتصادی و مالیەوە تاوتوێ کراوە و وەکو لیژنەی مالیەی پەرلەمانی عێراق پێوەین کە پرۆژە با بڵێن خەریتەیەکی تەریق یاخود با بڵێن کۆمەڵێک ڕاستپاردەی جدی گەڵاڵە بکەین بیدین بۆم حکوومەتەکە بێگومان تەبەن نەبوونی حکوومەتێک کە بەدەسەڵاتی تەواوە بێ کاریگەری زۆرە خۆتان نزانن کە لە ئێستادا عادل عەبدولمەهدی تا ڕادێک لە مەشهەدەکە بزرە و ئەو وەزیرانەشی کە ئێستا حکوومەتەکە لە حکوومەتەکە باڵا دەستن چکە هەستەکەن ئەڕۆن بەرپرسیارەتیشی ئەو تۆ یاخود با بڵێن هەست بە ئەدائێکی ئەو تۆ ناکرێت لە کارەکانیاندا بۆیە بێگومان ئەگەر حکوومەتێکی فعلی هەبووە کاریگەری باشتر بوو بەڵام عێراق لەبەرەوەی کە دەوڵەتە نەک لەبەرەوەی کە باش ئەبرێ بڕێوە لەبەرەوەی کە دەوڵەتە و کۆمەڵێک موئەسساتی هەیە و کۆمەڵێک ئەدەواتی تری هەیە ینی کۆمەڵێک ئالیەتی تری هەیە ینی وا بە ئاسانی مەسەلەی دابەزینی نرخی نەوت کە تا ڕادێک هەڵکشاوەتەوە لە مێکدڕۆژەی ڕابردوودا تەسیر ناکاتە ڕاستەوخۆ سەر هاوڵاتی بە تایبەتی ئەوی کە پێویستە بە مەسەلەی موچە و ئەوانەوە چونکە ئالێتی تر هەیە بۆ دەفعکردنی ڕەواتە بوو ئەمە چەند جارێک ینی بانکی مەرکەزی ئەمەی ڕاگەیاندووە کە ئەوان هەوڵەدەن کە ئەم دابەزینی نرخی نەوتە بە هیچ شێوەیە کار نەکاتە سەر مەسەلەی موچە یاخود دابین باشە بەڵام ئێستا قسە لەسەرەوەی کە داهاتی نەوتی عێراق تا کاندی ڕاستپێردراوی سەرۆکوەزیرانش قسە لەسەر کە داهاتەکە کەمی کردووە
کێشە بۆ موچە دروست ببێ کێشە بۆ موچەی فەرمانبەرانی عێراق دروست نابێت بۆی دابەزین نرخی نەوتەوە یاخود بە ناردنی پرۆژە یاسای بودجە بۆ پەرلەمانی عێراق زانی جارێ زۆر باس لە ناردنی پرۆژە یاسای بودجە بکرێت چونکە بێ حکوومەتی داهاتوو بینێری حکوومەتی داهاتوو هەرچۆنێ خۆت بجوڵێنی دوومانجی تری دەوێت تا دوو مانگ کەس نازانێ ئەسەواری ئەم ئەزمێ ڕوا بەرەو کوێ لەبەرەوە جارێ زۆر باس لە بودجەی 2020 بکەین بۆیە ئەبێ قسە لەسەرەوە بکەین بە گوێرەی یاسای 2019 و لە چوارچێوەی قانونی ئیدارەی مالی 1/12 حکوومەت ئیشوکاری خۆی ئەبا بەڕێوە یاخود دەوڵەتی عێراق ئیشوکاری خۆی ئەبا بەڕێوە تەمان لەو چوارچێوەیەدا پشی هەرێمی کوردستانیش ئەمە بەشەکەی تری عەدنان زولفی لە قسەکەی ئاڵێ داهات دابەزیەوە بۆ نیوە زیاتر ڕاست دەکات یعنی داهاتی بەتایبەتی اعتیمادی گەورەی عێراق لەسەر نەوتە بەڵام ئەو مانای ئەوە نیە عێراق پارەی تری نەبێ عێراق مەسەلەن لە ئالیەتی تری نەبێ سەرچاوی تری نەبێ بۆ دابینکردنی موچە بۆیە بەرپرسانی بانکی ناوەندی باسییان لەوە کردووە کە موچە دابی نەکەن چکە خۆتان نزان ینی بە بڵێن لە دەوڵەتی عێراقیە اقتصادی عێراقی لەسەر دوو قاچ وەساوی خۆ بڵێن دوو لاینە دوو خەتە یەکێکیان سیاسی مالی یەکێکیان سیاسی نەقدیە سیاسی مالی وەزارەتی مالیە خۆ حکوومەت ڕەنگڕێژیەکە و کەیتریان سیاسی نەقدیە کە سیاسی نەقدی تەوان پاڵپشتێکی گەورەی سیاسی مالیشەوە توانم بڵێم تا ڕادەیەک سێبەری تەواوی هەیە بەسەر سیاسی مالیە ینی سیاسی نەقدی کە بانکی مرکزی لێ بەرپرسیارە چونکە لەوێەوە تەمویلەکرێەوە داهاتی عێراق چێتە لای ئەوان و ئەوان کۆنتترۆلی سعری سەرفی دۆلار و بە بڵێن سنجی دیناری عێراقیەکەن لەبەرەوە بەگوێرەی لێدوانی خۆیان ینی ئەمە قسەی من نییە ینی ئەمە مەسەلەن قسەی مدیرعامی محاسبەی و بانکی مرکزیە کە عێراق بەدابەزینی ئەم ئەزمێ لەم قۆناغەدا بەم زوویە کە ئێستا ئەڵێن بۆ نمونە مانجی داهاتوو موچە نابێڵێ بەم شێوێنیەوە عێراق باتوانێت موچە دابین کێشە بۆ ئەوش دروست نایە بۆ ئەو 453 میلیارەی کە لە بەغدادەوە بۆ هەرێم دەنێردرێتی کێشەیەکی لەسەر نیە چکە مانگی ڕابردوو تۆزێک دواکەوت وایە ئەزانی هیچ کێشەیەکی یاسایی لە گۆڕێنیە کێشە یاسایی هیچ کێشەیەکی یاسایی ینی بە ژێرەی یاسا دەبێ بنێردرێ یعنی وەکوتم تعویزاتی مۆزەفین ینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە موازنەی 2019 جێگەی کراوەتەوە چەند جاری کەش لێرە باسمان کردووە کە جێگەی کراوەتەوە بە جوێرەی قانونی ئیدارەی مالی مادام موازنەی 2020 نییە ئەبێ بە موازنەی موقەتکێک لەسەر دوانزەی با بڵین حساب کراوە لەسەر موازنەی ڕابردوو کە 2019 ساڵی ڕابردوو ئەبێ پشتی هەرێمی کوردستان بێ لە ڕووی یاسایەوە هیچ کێشەیەکی نییە ئەوە سێتە سەر کێشەی سیاسی یاخود کێشەی تر ئەویان لە ڕاستیدا بێ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بەیەکەوە تەحملی بکەن بەتایبەت کە لەوێ وەزیری داراییش کووردە نەکرد وەزیری دارایی ینی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە لە غیابی عادل عەبدولمەهدیە تەڵان دەسەڵاتەکانیشی زیاتر بووە بەسم دکتۆر فواد حسێنە بێ وان تەحملی ئەوە بکەن کە بیپارێزن یعنی ئێمە وەکو ڕۆڵی پەرلەمانی خۆمان وەکو پەرلەمانتار هەڵساوین بەوەی کە لە ڕووی قانونیەوە دۆخێکمان دروست کردووە لە 2019 تا ئێستا لە ڕووی قانونیەوە موچە کێشەی نییە ینی بە بڕگەیە کە بڕگەی جیمە لە مادەی دا لە موازنەی 2019 یاسای موازنەی 2019 زمانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانمان کردووە ئەوە سێتەوە سەرەوەی کە ئەمان وتیان ئێمە اتفاقێکمان کردووە لەگەڵ بەغدا و لە 2020 تا نەوتە نێرین و ئەوە خۆتان نەزانن ئەگەر دەست پێشکەریان بکردا لە ناردنی ئەو نەوتە کە ئەو کاتەش ئێمە گەر لەبیر هەر لەم بەرنامەی جەناب دوتم جدینین لە ناردنی نەوتا کە نەوت ئاوادا ینی با بڵێن نرخی ئەهاتە خوارەوە گەر حکوومەتی هەرێمی کوردستان هەمووی ڕادەسی سۆمە بکردایە و کاتە هیچ مەسئول نەبوو ینی پاساوی نەئەدا بە پەرلەمانتارێکی بۆ نمونەوەکو یوسف کیلابی بێ بڵێ ئەوان نەوتی خۆیان ئەفرۆشن و داهاتیشیان لای ئێمە هەیە و ئەمانە ینی هەنێ پاساویان داوە کە خەڵکی وەکو یوسف کیلابی و کۆمەڵە پەرلەمانتار کە ئەوانیش خۆیان شەقامی خۆیان بەوە گەرمەکەن وەکو خۆتان بینیتان لە یەکێک لە بەرنامە تەلەڤیزیۆنەکان و ڤیدیۆکەشی بڵاو بووە لە تۆڕە کۆمەڵاتیەکانە کە بەس لەوە کە هەرێمی کوردستان داهاتی خۆی ناوخۆی بۆ خۆی ئەبا داهاتی نەوت بۆ خۆی ئەبا و پشکیشی لە عێراق بۆ چێتەوان ئەم پشکە قانونیە بە قانون دێ بە قانونی یاسای 2019 ئەوەی کە بەڕێز بە کۆندامی لیژنی دارایی بڵین موچە لە بەغدادەوە دوانە کەوتو ئێستا کە موچەی مانگی سێ هاتووە ئەی بۆ موچەی مانگی 12 لێرە دابەش دەکرێت ئەوە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانتارانی هەرێمی کوردستان جوای بنەوە بەڵام تا ئێستا 15 موچە هاتووە کاک حەکیم لە 2019 لە مانگی سێیان ئێمە یاسایەکمان دەرکردووە بۆ سانی بۆی لای خەڵک ڕوون بێ لای ڕۆژنامە نووسانیش لای بەشێک لە ئازیزانیشمان لە پەرلەمانی کوردستان کە بەداخەوە هەندێک جار ینی نازانم بۆ بەڵام وا دەرەکەوەیان لی تێنەگەیشتنیان نانەوێت لی تێبگەن لە 2019ەوە موچە لە عێراق
مانجی یەکی 2019 هاتووە تا مانجی سێک ئێستا لە هێشتا لە مانگی سێ مانگی سێ هاتوین تەنەوە مانگی چوار سەرتا مانگی چواری نێمە هەتا مانگی سێ چەند موچە ئەکا 15 موچە ئەکاوانە 15 موچە هاتووە تاواکەم تخوا ئەمە بامە تاواکەم جا تۆ ئەڵێ وەڵام من موچەی ساڵی 2010 پێداوە ئەی 2010 ئەو پارەی کە هات لە سەروی 370 ملیارەکە ئەو کاتە بۆ نەتەدا یعنی من مەسئولی ئەوە نیم مەسەلەن بەتایبەتی ئەم کابینەیە ینی مەفروض بوو مخەلەفاتی ڕابردوو نەگرێتە ئەستۆ بەڵام بەرحاڵ ینی ئەوەی کە پەیوەستە بە مەسەلەی دواکەوتن دوانەکەوتە بەڵام شتێکەیە ئەمە دیسان جاریش کە ڕوون بێ لێرە شتێکە ناوی تەمویلە لە عێراقدا ینی وەزارەتی مالیە کاتێک کە دەستەکە بە تەمویل طبعا ئەمێ ئەوە بڵێم لە ناوقۆسێکە وەزارەتی مالیەی حکوومەتی عێراق وەزارەتێکی مترهلی وێرانە ینی خەڵک نەزانێ وەزارەتێکی زۆر پێشکەوتووی لە ڕووی ئیداریەوە وێرانە لە ڕووی کەفاعەتەوە وێرانە ینی پێویستی مەسەن بۆ نمونە تا ئێستا شێوازی تەمویلکردن شێوازێکی تەقلیدیە سیستمی بانکی لە عێراقدا وەکو پێویست نەچۆتە پێشەوە طبعا هەرچۆن بێت تۆ تاڕادێ باشتر لە هەرێمی کوردستان لە ڕووینەوە بەڵام وەکو پێویست نەچۆتە پێشەوە مانگانە کە دەستەکەن بە تەمویلی موسسات ئەمە ڕوون بێ لە یعنی بۆ نمونە لە 15 مانگی چوارەوە دەست پێەکەن عادەتەن 15 ڕۆژیانەوێ جاری وا هەیە تەمویلی هەرێمی کوردستان دوا ئەکەوێت کە دوا ئەکەوێت قەزەکە هونەریە ینی پەیوەندی بۆ هەیە مەسەلەن بۆ نمونە ڕۆژێک وەزارەتی مالیە تەمویلی دەسەڵاتی دادوەریەکە ڕۆژێشتر تەمویلی وەزارەتی بۆ نمونە دیفاعەکە ڕۆژێک تەمویلی وەزارەتی با بڵێن بۆ نمونە پەرلەمانەکە ڕۆژێکیش تەمویلی هەرێمی کوردستانەکە جاری وا هەیە بۆ نمونە لە 20 مانگ دێ جاری وا لە 27 مانگ دێ جاری وا لە 27 مانگ دێ جاری وا هەیە لە 22 مانگ دێ ئەنی ئەم دواکەوتنی چەند ڕۆژە پێی ناگوترێ دواکەوتن هەموو جارێک کێشە دروست دەکرێ وەڵەن ئەرەوەڵا ئەوەتر لە بەغاوە موچەنە نەخێر یعنی لە سنووری مانگەکەیە دێت بەخۆشانزان جاری وا هەیە مەسەلەن لە 20 مانکاتەوە جاری وا لە 22 مانکاتەوە جاری وا لە 23 مانکاتەوە بەڵام لە بەغداوە یعنی ان شاء الله تەمەناکەین کە پارەکە بێەوە تەمەناشەکەین یعنی ئەمانە بەتایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان ڕازگۆ بن لەگەڵ وعدەی کە خۆیان بە خەڵکیان داهات لەسەر تەلەڤیزیۆن و وتیان ئێمە ئیتفاقمان کردووە لەگەڵ عێراق و ئێمە نەوتەکە ئەنێرین لە ڕێی عێراقەوە خۆیان وتیان ئێمە قسەی نەوتەکە دراوە گەر ئێستا مەجالی ڕێکەوتنی شەیە لەگەڵ عێراق ئێستا لەم بارودۆخێکەوە دابەزیوە هەرێم دەتوانێت لەگەڵ عێراق لەگەڵ کاندیدی بۆ ڕاستپێردراویش ڕێک بکەوێت مشکلەکەەوە ئێستا يعني حكومتك ني بەدەسەڵاتی فعلیەوە لە عێراق تا ئەمان لەگەڵای بڕۆن بە تەواوی ڕێک بکەون کاندیدی ڕاستپێردرا بەڵێ نخیر کاندیدی ڕاستپێردرا توانێت ئەم گفتوگوانی نییە لە ئێستا ینی بۆ مستەقبل وەکوتم ینی عەدنان زولفیش هێشتا ئومێدی ئەوەی کە ئەسڵەن دەنگ بدرێ بە کابینەکەی زۆر لاوەزە بەڵام شتێکتر ئەتوانن کاک حەشیم ینی مەسەلەی ناردنی نەوتی هەرێمی کوردستان ئەو 250,000 بە تایبەتی کە ڕادەسی سۆمە بکرێ هیچ پەیوەندی بە ئەم حکوومەتەوە حکوومەتەوە نیە پەیوەندی بە یاسای موازنەی 2019 هەیە بە ژێرەی یاسای 2019 مەسەلەن ئەم بڕیارەدان دراوە و حکوومەتی هەرێم پێم وانییە هیچ خەلەلێکی فەنی یاخود خەلەلێکی سیاسی یاخود خەلەلێکی ئیداری هەبێ ئەگەر هەر کاتێک بیەوێ نەوت ڕادەسی سۆمە بکە نەتوانێت ئەو کاتانی نزیکەی تریلۆنێکی دیناریش داهات بۆ هەرێمەنی نزیکەی بەڵێ ئێستا ئەو پارەی کە دێت ینی تا ڕادەیەکی زۆر نیوەی ئەو پارەیە کە دامان نابوو لە قانونی موازنەی 2019 ینی مانگانە بەهۆی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان نەوت ناداتە سۆمۆ و خۆی ئەیفرۆشێت نسبەتێک لە ئەو پارەی کە ئێمە لە موازنەی 2019 جێگیرمان کردبوو کۆندامانی لیژنەی دارایی دوای لە پەرلەمان دەنجی لەسەردرا نسبەتێکی لێ ئەبڕدرێ باشە بەس سەبارەت بە ڕادیاوازی پەرلەمانتاران ئێوە پێشترنەوە پەرلەمانتار لە عێراق ڕوونکردنەوەیەکتان بڵاو کردبەوە لەسەرەوەی کە دژی دەستکاریکردنی موچەند لە هەرێمی شەندێک ڕادیاوازی بوو لەیان پەرلەمانتارانی کوردستان بۆچی ئەم جیاوازی هەبێت زانی کاک حەچیم لە ڕێوە بەرنامەی جەنابتەوە ئەم شتە زۆر ڕوون بێ لای خەڵک پەرلەمانتار ئەرچی بریتی نییە لە داکۆچیکردن لە حکوومەت پەرلەمانتار نوێنەری خەڵکە باش خەڵک پەرلەمانتاری هەڵبژاردووە بۆی نوێنەرایەتی ئەو بکا لەناو پەرلەمانە بەڵام بەداخەوە لە پەرلەمانی کوردستان نەریتێکی سیاسی هەڵا بڵاو بۆتەوە ئەو کوتلانەی کە حکوومەت تەشکیلەکەن ئەو کوتلانەی کە حکوومەت تەشکیلەکەن ئەرچی نوێنەرایەتیکردنی خەڵکیان لە شەقام بیرەچێتەوە پێیان وایە ئەوان نوێنەری حکوومەتن بۆیە تۆ بیان بینە هەنجار وەکو حکوومەت قساکەن ینی پەرلەمانتاری کوردستان هەیەیان بینی وەکو وەزیر قساکەن ینی خۆی پەرلەمانتارە هەستەکەی وەکو وەزیر وایە کە قساکە ینی ئەوە ئەەکەین کاکە تۆ ناتوانانی ئەوە بکەیت تۆ هەمیشە ڕۆڵت بریتە لە مڕاقەبەکردنی ئەم حکوومەتە لە ڕخنەگرتن لەم حکوومەتە حتا ئەوانەشی بە فراکسیۆنی پارتیەوە خۆی ئەگەر هینە ڕاستەکە دەوێت ینی ئەگەر باڵێن پێناسە
یان ئەرچی ڕاستەقینەی نوێنەرایەتیکردنی پەرلەمانیتەوێ پێویستە پەرلەمانتار جا لە فراکسیۆنی پارتی بێ یان یەشێتی بێ یان گۆڕان بێ ڕۆڵیان بریتی بێت لە مڕاقەبەکردنی حکوومەت نەک ڕۆڵیان بریتی بێ لەوەی لە بینی قەوسێکا لەگە ڕێزی زۆرما ببن بەوەی هەرچێک حکوومەت وتی بڵێن بەڵەوایان هەرچێک حکوومەت هەڵی کرد بۆی پینە بکەن چونکە ئەمان لە ئەساسە خەڵک ئەمانی هەڵبژاردووە ئەمانیش وەزیریان دیاری کردووە یعنی ئەم پەرلەمانتارانە وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیان دیاری کردووە یعنی دەسەڵاتیان لە سەروی ئەوانەوەیە پێم سەیرە پەرلەمانتارێک ڕۆڵەکەی خۆی بیر بچێ بڕوا دیفاع لە حکوومەت بکە ئیشی پەرلەمانتار نییە دیفاع لە حکوومەت بکە حکوومەت وەزیری هەیە حکوومەت داودەزگای ئەعلامی هەیە حکوومەت فەرمانگەی ئەعلامی هەیە حکوومەت وتەبێژی هەیە حکوومەت زمانی هەیە حکوومەت جێگری هەیە سەرۆکی حکوومەت ئەم هەموو شتانەی هەیە چ پێویستی بەوە هەیە پەرلەمانتار بێ دیفاعی لێ بکات جا لە فراکسیۆنی پارتی بەیانیەکێتیان ئەوە شەکارە ساتەکەی ئێمە کە ئەبینی مثلەن وەزیرەکان جارێ وا قسە ناکەن پەرلەمانتارەکان لە بینی خوانە لە پەرلەمانی کوردستان ئەیکەن بە دەمەقاڵی و بە ناخۆشی و بە شەڕ ئیشیشیان دیفاع لە حکوومەتەکە ئەوەی تریان دیفاعی لێ ناکەن لەبەرەوە ئەمێ بەس ئەوە بڵێم کاک حەشیم ببوورە ئیشی پەرلەمانتار بریتیە لە هەمیشە بریتیە لەوەی کە لە بینی حکوومەت و خەڵکە لە لای خەڵک بێ ئیشی پەرلەمانتار ئەوە نییە لە بینی خەڵک و حکوومەتە لە لای حکوومەت بێ بە هیچ شێوەیەک هەر کاتێک پەرلەمانتارێکت بینی دیفاع لە حکوومەتەکە حتى ئەگەر بە حەقیش دیفاعی لێ بکە ئەو بزانە لە ئەرچی خۆی لاچووە چونکە ئەم ئەرچی ئەو نییە ئەرچی ئەو بریتیە لە دروستکردنی پرسیار لە مڕاقەبەکردن لە تەشریع بۆ ئەم حکوومەتە لە ڕەخنە لێگرتنی لە هەوڵدانی هاندانی بۆ ئیشی باشتر ئیشی ئەوە نییە ببێ بە بڵێن چوزانم ینی بە کەسێک کە بە شان و باڵی حکوومەتدا هەڵبدا ئەو حکوومەت وەکوتم وەزیری هەیە ئیعلامی هەیە توانێت خۆی ئەویشە بکات کە ئیشی پەرلەمانتار بەس ڕخنە بە تایبەتی لێ وەکو پەرلەمانتارانی گۆڕانی شەبێت لە بەغداد دەڵێن بۆچی ئێوە لە بەغداد ئۆپۆزیسیۆن و بەنامە دژی بۆ ڕوونە حکوومەت لەسەر مەسەلەی موچە دەدەکەن لە کاتێکە خۆتان بەشدارن لە حکوومەتەکەین ئەمە شەر تێگەشتێکی هەڵی بە بۆچوونی بەڕێز ئەمە تێگەشتێکی دوو جار هەڵەیە جارێ یەکەم ئێمە لە بەغدا لە حکوومەتانین ئێمە لە بەغدا یەک مدیر عاممان نییە بۆ معلوماتت کاک حەشیم ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان ئێمە یەک مدیر عاممان نییە بۆ ئێمە بەشێک نین لە دەسەڵاتی بەغداد لەبەرەوە بە ئەمە وازح بێت ئەمە یەک بەڵام دژی دەسەڵاتی کوردستان بۆ نمونە بەیاننامە دژی موچە دەرەکەن بۆ دژی دەسەڵاتی کوردستان نییە چاوەکەم شتێک ناوی دەسەڵاتی کوردستان بێت شتێک هەیە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم حکوومەتە حکوومەتێکی قانونی شەرعی دەستوریە لە چوارچێوەی دەستوری عێراقدا لە دەوڵەتی عێراقی لە حکوومەتی عێراقی من نوێنەری پارێزگای سلێمانیم وەکو پەرلەمانتار لە پەرلەمانی ئیتیحادی ئەو پەرلەمانە ئیتیحادی حکوومەتی عێراقی تشکیل کردووە متمانی داوە بە حکوومەتی عێراق من لە قانونی موازنە کاڵە من مەبەستم نوێنەرانی کورد و ئەندامانی لیژنەی مالیە و پەرلەمانتارانی گۆڕانیش لە ناویاندا ئێمە قانونی موازنەی 2009 تشریع کردووە چۆن من ئەبێ لە جێبەجێنەکردنی قانونی موازنەی 2009 بێدەنگ بم يعني مثلا لقانون موازنة 2009 نسراوة تعويضات الموظفين وكم مصطلحي شيء بابلين بودجي يعني موشي فرمانبران باشا يكسانا بموشي فرمانبران كاتيك من بزانم موشي فرمانبراني هرمي كردستان ليرة لخطر دا ياخد نادري شلون بيدنگ بم اما خيانتكم لا اركك يخون بيدنگ بم يك دو من راستو وكو بزوتنوي قران لحكومتك بجدارم بلام اما ارشي حزبه ياخد ارشي خلشي ترى رنماي باب منيش وكو نوينري خلق رنماي باب وزيريش وكو نوينري بابلين حزب الحكومه نوينراتي ايما يعني برلمان تشكم قصي زورك هي ودارم توز درفتن بيتي بكورتيج بروني بكمو من برلمانتاري ياخد نوينري سليماني ملا انجمني نوينراني عراق شي مني ناردو تاوي زوتنەوەی گۆڕان نەبزوتنەوەی گۆڕان یەکەم جار منی تشریح کردو عفوا خەڵک دەنجی داوە بە من بەڵام ئەوەی من و بزوتنەوەی گۆڕان لەگەڵ وەزیرەکەشما کۆ ئەکاتەوە زانی چیە کاک حەشیم ئەو وعدانەیە ئەو پلاتفۆرمەیە ئەو بەرنامەیە کە لە حملەی ئینتیخابیە من وەکو کاندیدێکی بزوتنەوەی گۆڕان حزبەکەشم وەکو بزوتنەوەی گۆڕان وەزیرەکەشم کە با بڵێن ئێستا وەزیرە و کە هەڵسوڕاو بوو ئەو کاتە لە کاتی حملەیە بەیەکەوە بە خەڵکمان داوە محاسبەکردنی پەرلەمانتارێکی گۆڕان لەسەرەوەی بۆ نمونە بەیاننامەیەک دەرەکە یاخود مووقفێک لە حکوومەتی هەرێم وەرەگرێ ئەبێ پەیوەست بێ بەو پلاتفۆرم و بەرنامەی وەختی خۆی داومانە وەکو وعد داومانە بە خەڵک ئێمە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق چیمان بە خەڵک وتووە وتمانە دیفاع لە موچەکانتانەکەین باش هەر شتێک کە ئێستا مووقفێک ئێمە بینوێنین بۆ ئەوەی بزانین مطابقە لەگەڵ مووقفی بزوتنەوەی گۆڕان وەکو حزب ئەبێ بەسینەوە بە کاتی حملەی انتخابی ناکرێ حزب لە حملەی انتخابیە مووقفێکی هەبێ لە دوای حملەی انتخابی مووقفێکی هەبێ چونکە 4 ساڵ
ئێمە محاسبە ئەکرین لەسەر ئەو بەرنمەیە من بە خەڵکم و تۆ داکۆچیەکەم لە موچەکانتان پاش 4 ساڵی تر ئەڕۆمۆڵم چەند داکۆچیم کردو یاخود داکۆچیم نەکردووە بۆ حیزبەکەشم ئەمە ڕاستە ئەمە جیالەوەی وەزیفەی وەزیر بریتیە لە داکۆچیکردن لە حکوومەتەکەی چکە وەزیرە بەڵام وەزیفەی پەرلەمانتار بریتیە لە داکۆچیکردن لە خەڵک چکە نوێنەری خەڵکە یعنی ئەمە معادلەیەکی زۆر ئاسانە بەڵام بەداخەوە دهۆڵێکی میدیایی نەوتی یاخود لەشکرێکی گەورەی فەیسبوک یاخود فەیسبوکەوان کە هەمووی بەپارەی خەڵک ینی هین موچان ئەدرێتێ مانگانە لە کوردستانە ئیشەکە و بەدەست بە تایبەتی لە بینی قەوسێکە پارتی دیموکراتی کوردستانەوەی ئەم دهۆڵە میدیاییە وای کردووە خەڵکێکی زۆر قسە نەکەن یعنی هەتا ئەوانشی کە ئێستا ئەزان ئەو قسانەی من ڕاستە جا کادری پارتی بێ کادری یەکێتی بێ کادری گۆڕان بێ کادری هەر حیزبێشتر بێ ئەزانێ ڕاستە یاخود حتا ڕۆشنبیرەکانیش لەبەر ئەم دەنگی دەهۆڵە گەورەیە بێدەنگن چونکە پێیان وایە ئەم دەهۆڵە میدیاییە چی حەز لێ بێ ئیکا بە خائین چی حەز لێ بێ ئیکا بە نیشتیمان پەروەر ئێستا تۆ دیقەت بە ئێمە ئەو نوۆیە کە ئەو بەناممان دەرکرد چوون فەیسبوکی تەزویریان بەناوی هەمومانەوە بڵاو دروست کردووە فەیسبوکەکە بەناوی ئێمەوە یعنی ئەم نۆ کەسە هاتوون پیجیان کردوتە بۆ نمونە بەناوی منەوە بەناوی مامۆستا ئەحمەد بەناوی کاغالبەوە کاکاوە هەموو ئەو برادرانی تر کردویانەتەوە و بە ئارزوی خۆیان شتە نووسن ئێمە هەوڵماندا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بڕین و ئێمە یعنی ئەزانی چی ئەکەن ئەوانە بەڵێن ئیرهابێکی فکری گەورە بەڕێوە ئەبن چونکە پارەیە بەدەستیانەوەیە فەزای ئیعلامیان داگیر کردووە منافەسەی سیاسی بەداخەوە نەماوە یعنی چه ئەو حیزبانی کە لەگەڵ پارتی بەشدارن لە حکوومەت چه ئەوانشی کە بەحساب ئەبن بە ئۆپۆزیسیۆن یعنی بەڕاستی ئیرادەیان زۆر هاتۆتە خوارەوە بەشێکی ئەوانیش بڕوان پێ بکە کاک حەکیم یعنی هەندێکیان خۆیان بە سەرکردەی گەورە زانن هەندێکیان خۆیان بە خەڵکی زانن لە ترسی ئەم دەهۆڵەی ئیعلامیە ناوێرن حەقیقەتەکان بڵێن ئەوەی کەوای کردووە مەسەلەن ینی دەنجی زیندوی وجدانی ئێمە لە دەهۆڵەکەی ئەوان گەورەتر بۆ ئێمە بێدەنگ ینی ئێمە بێدەنگ نابین و قساکەین ئەگەر نا زۆر ئاسانە ئێمەش بێدەنگ بین و دەست بە کڵاوەکەی خۆمان بگرین و بانی بە بەڵام ئێمە ئەومان بە خەڵک نەوتووە یعنی بەداخەوە ئێمە نوێنەرایەتی خەڵکمان لەسەرەوە ساسە کردووە کە ئازانە داکۆچی لێ بکەین و گوێش بۆ نادەین ڕاستیکە لەنەوە لە 15 پەرلەمانتاری عێراقیش کە لە دەروی یەکێتی و پارتین بۆچی تانەوە پەرلەمانتار ینی بەیاننامەیەکتان دەرکردووە دژی ئەوەی کە دژی ئەوە ساوند حکوومەت موچە دوا بخات دەستکاری موچە بکات تەنها لە سەراستی عێراقیش بۆ نمونە نەتوانێت پەرلەمانتار نییە ینی برای بەڕێزم دکتۆر یوسف و خاتو بەهاریش دکتۆرە بەهاریش پێشتر لە ئەو بەیاننامەی کە بەناوی فراکسیۆنی گۆڕانەوە دەرمان کرد کە بالمناسبە یەکەم بەیاننامە و پێش بەیاننامەی ئەو نۆ پەرلەمانتارەکەش بوو یەکێکە لە بەیاننامە هەر ئازاوجریەکان کە پێم وایە هیچ فراکسیۆنێکی بەغداد لە بەغداد دەری نەکردووە لەبەرەوە ئەوانیش هەر هاوڕان یعنی ئەوانیش هاوڕان بەڵام ڕەنگە یعنی لە سیاقی ئەم نۆ پەرلەمانتارە ڕئیسی تا ڕادەیەک جیاوازیان هەبوو بێ ئەمە زۆر ڕێز لە گیراوە یعنی بالمناسبە شتێک ئەمە بڵێم کاکاشیم زۆرێک لە برادرانی یەکێتی ینی لە پەرلەمانتارانی یەکێتی لەگەڵ ئێمە هاوڕان بەڵام ئێمە احترامی ئەوە گرین کە مەسەلەن کابرا لە سیاقیشی حیزبیدایە بەڵام هاوڕامانە یعنی دەستخۆشی لێ کردوین تەلەفۆنی بۆ کردوین توێتی دەستان خۆش بێ ئێمە وە لە ناو پەرلەمانیش زۆر جار هاوڕایەتی ئێمەیان کردووە یعنی باشە بەس لەسەر و بەیاننامەی کە دەرتان کرد لە 27 سێ لەسەرەوەی کە داواتان کرد لێ کۆڵنەوە بکرێت لە 250 ملیۆن دۆلاری فراکسیۆنی گۆڕان ڕوزنەفت لەگەڵ 1 ملیاری لوبنان کە لەوێ وتان دەستی بە سەداگیراوە وتەبێژ حکومەت دوای ڕوونکردنەوەیدا داوای بەڵگەی لێەوە دەکرد ینی بۆچی مادام بەڵگەتانەیەوە پێشکەشکەن ئەوە داواکاری گشتی ڕاست پێدا فەرمون بەڵگەکان پێشکەش بکەن زانی کە ئەگەر حەکیم طبعا داواکاری گشتی وەکو مؤسسە احترامی زۆر بۆیان بەڵام بەشێکە لە دەسەڵاتی تەنفیزی یعنی هەم خۆی خەسمە هەم خۆی حەکەمە یعنی ئەمە بەشەکەی تری قسێکی جوان هەیە ینی پشدەریانە دێڵێن ئەڵێ کە مانگ دیار بوو حوجێ بە ئەنگوست نییە کە مانگ دیار بوو پێویست ناکە پەنجەی بۆ ڕاکێشی بڵێەوە مانگە ئێبا بە هەرچی دۆکۆمنت هەیە خۆ پێش ئێمە مەسەلەن بلوبێرگ و کۆمەڵێک مؤسسەی ئیعلامی ڕاقی دۆکۆمنتەکانیان لەسەر 250 ملیۆنەکە و لەسەر 1 ملیارەکەش بڵاو کردەوە هەموو دۆکۆمنتەکان هەن هەموو لینکەکان هەن خۆیان بەشێکی یعنی ئیعلامی کوردی بڵاوی کردوتەوە یعنی بەناو بە تەفاسیل بڵاو کراوەتەوە بەشێکی زۆری لای بوردەکاریەکەی لای کاک عەلی حەمەد ساڵح هەیە بە تەقریر هەنێکی دراوە بە ئیدعای عام بەبەستمەوەیە کە زانی چی مشکلەکە هەیە ئەوە ینی بەداخەوە زاکیری ئێمە زاکیرەیەکی قورس ینی هینە کورتە بەگشتی باش ئێمە باسی ملیارێکەکەین وانە 1 ملیار لە لوبنان بەڵێ ملیار دۆلار باشە ئەوەی 250 ملیۆنەکەەوە شیرینە بەڵێ و شیرینەوتی ڕۆزنەفت کاکەجان لە بینی نێچیروان بارزانی و بەرهەم ساڵح هەیە لە بینی ئەم دوو حکوومەتەیە
بمليار بزربوا بمليار 5 مليار دولار شيريني نوت يعني ام حكومته لدوخك هسه اما دانيشتون باسي ملياري شي لبنان كينواني اما انا وقتي خوي ب 5 مليار بزريانه كذا زي 5 مليار يعني هر ملياري شي 1000 مليون دولار وانيا باش ب 5 مليار مثلا نيتشفاني بجمهير شواني اشتي الاستزاري اشتي هرامي حكومتك برهم صالح للبرلمان نيود والله كاكا 5 مليار ماني وغرهم من بو خوائدا ورسمان ابو يعني حزك برونو بغرنو بو فيديو كان يعني ام حكومتي هرمي كردستاني كاما طبعا معنا وريسي اوان وانيا هاتونا تجيجي وانا كمان حزبه يعني خو سروشي حكومه اسلام مسرور بارزاني والله بيشتر نيتشفاني امو زايب وانيا بيشتر مثلا او سرد مره مثلا كاك برهم صالح ولا سروشي حكومه خوي ساكا عقوبات طالبانيه واني وكو جيري سروشي حكومه بس ما هرودو حزبيه هرودو حزبيه يعني انا باهين بزري ازاني كاك حشيم من تمناها كم خلشي كردستان بقشتي عفوا قلت ناوبريك من هي حازك دواتر قسكان تاو سباس دكم بلا بينراني برست ناوبريش كورتو دكرين ولاته توب تاك بريكاري توري ميدياي كومل بو دروسكردن و بلاوكردنەوەی ڕێکلام توپ ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسی نینیە نینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بوشاری نینی تامێکی لە یاد نەکراو بەهاتنی کەوسەر هەست بە ئارامبوونەوە دەکەین ڕەنگە سروشتیەکەی چای کەوسەر خەمەکانمان لەبیر دەباتەوە لەبەر ئەوەیەکە بۆن و تامی چای کەوسەر لەبیر نەکراوەیە بە چای کەوسەر چێش لە ڕەنگ و تامی چای ڕاستەقینە ببینە چای کەوسەر ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام توپ جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕست کاکوشەر پێش ناوبڕەکە باستەوە کردکردنیان دوو کابینە 5 میلیارد دلار شینی نەوت ئەون بووە ویست قسەکان تاوکەی بەڵام ڕەنگە خەڵک بڵێ خۆ وەزیری دارایی ئێستا لە بزوتنەوەی گۆڕانە بۆ ئەو بەراچوونەکە مەسەڵەن سەر داهاتەکان لەسەر داهاتی نەوت لەسەرەوەی کەون بووە ئەزانی ئەو پرسیارە لە وەزیری دارایی خۆی بکەن ینی بزان چی کردو چی نەکردو لە ڕاستیە من محامی ئەو نیم ناوە کۆڵ سەنگاندنەوە کاری پەرلەمانتاری ئەوە چکە خۆ دەزانی ینی من لەگەڵەوە نەبووم گۆڕان بەژاری بکات لە حکوومەت دەمەش ئەوە نەموتۆتەوە خەریکە بێتامە بێرە بەرەوە نامێ قسە لەسەرەوە بکەم بەس شتێک کە زۆر گرنگامەوێ بێڵم ئەوەیە بۆچی باسی ئەو 5 میلیارم کرد ئەمێ ئەوە بە خەڵک بڵم کە وەختی خۆی لەبێنی ئەم یەکێتی و پارتیەیە لەبێنی ئەم زاتانەیە کە ئێستا خۆیان بە هەنێکیان خۆیان بە سوپەر دەوڵەتمەدار و هەنێکیان خۆیان بە سوپەر هینەزانن ئاوەدانخواز دەزانن بە ملیار بزرە بوو بزانن ئەگەر ئێستا زانی ئەوی کاتەویستم باسی ئەوە بکەم ئەماوەیە بەهۆی ئەم کەرەنتینە و شتە و پێشتریش تۆزە خۆمدا بۆ خوێندنەوەی مزەکەراتی سەردەمی یاخۆ با بڵێن سیاسیەکانی یان با بڵێن وەزیرەکانی سەردەمی بەعس بە تایبەتی لە 1968ەوە کە بەعسیەکان هاتن سەردەمی ینی لەگەڵ سەدام و پێش سەدامیش یعنی لەگەڵ ئەحمەد حەسەن بەکرا
دوایش کە سەدام دێ و تا قۆناغی خۆماڵیکردنی نەوت و تا قۆناغەکانی تریش هیوادارم سیاسیەکانی کورد ئەوانەی کە بڕێ بەدەست و بەکەری سیاسین بڕۆن مزەکەراتی ئەوان بخوێنەوە لیانەوە فێر بن لیانەوە فێر بن دەوڵەتداری یعنی چی لە باسەوە فێر بەڵە لیانەوە فێر بن لیانەوە فێر بن لە ڕووی مەسەلەی بەکارهێنانینەوە بەکارهێنانی لای کەم داهاتی نەوتەوە یان دروستکردنی بنیەی تحتی ژێرخانی ئابوووریەوە تەمان تا ئەو قۆناغە باسەکەم تا ئەو قۆناغەیە کات ئەگاتە ینی شەڕی ئێران عێراق پێش ئەوە فێر ببن بزانن وەختی خۆی چۆن بەعسیەکان کە هاتوون هەر کە هاتوون چۆن تەسیسیان بۆ دەوڵەت کردووە چۆن خۆیان بە خاوەنی ئەم وڵاتە زانیوە چۆن داهاتی نەوت و داهاتەکانی تریان بۆ بوونیەی تحتی بەکارهێناوە بۆ دروستکردنی تڕۆق جسوور بۆ دروستکردنی کارگە بۆ بەکارهێنانی جۆرێ لە خۆشگوزەرانی بەکارهێناوە بڕۆن لیانەوە فێر بن بزانن کاتێک کە ئەوان خۆماڵی نەوتەکەن یعنی تقریبا وەکو مقارنە بەراوردی ئەەکەم وەکو تۆش طبعا داهاتی ئەو سای نەوت و داهاتی ئێستای نەوت بەڵام ینی نسبەت و شتەکەی ناڵێم بەڵام لە ڕووی ئالیەتەوە چۆنیەتی بەکارهێنان چیان کردو ئەمان چیان کرد بەعس کاتێک کە نەوت خۆماڵیەکە باشە کە پاڵەوانی خۆماڵیکردنەوە سەدام حوسێن بە خۆتان نەزان تەبان ئەم پیاوە دیکتاتۆرە گۆڕ بە گۆڕەی کە ئەگەر ئەم نەزعی دیکتاتۆریەت و خوێن مژێنە بووایە لەم ڕۆ تا ڕادەیەک سەرەتا باشێ نابووی باشە داهاتی نەوتی بۆ دروستکردنی بنیەیەکی تحتی بە قووەت دروست کرد لە کوردستان لە عێراق هەمووی ئێستاشی لەگەڵا بێ بەشێک لە تڕوق بەشێک لە ڕێگاوبانەکانی عێراق بە هەرێمی کوردستانی شۆی سەردەمی بەعس لەکەیەوە ڕووخاوە 2034 وانە هەتا ئێستاش ئەو بوونیە تحتی ماوە لە تڕوق لە جسوور بە تایبەتی لە ناوەڕاست و خوار و بەشێکیشی لە هەرێمی کوردستان کە لە هەرێمی کوردستان بەعس لە نەوتویەکەوە نەماوانە هەتا ئێستا هەیە و سەردەمەیە برادرانی خۆمان کە نەوتیان دەرهێنا چیان کرد وەکوتم بە 5 ملیار لە بینیان نابزرە بوو لە ئەمریکا ڤێلایان پێکڕی تاریخ خاصیان پێکڕی سەعاتەکانی دەستیان کرد بە سەعاتی ملیۆن دۆلاری ئەوانەوانە تۆ سەیری قەتەر بکە قەتەر ئەو دەوڵەتە بچووکەی کە ئێستا قسەیەکەی لەسەرەوەی گەر قەتەر نەوتیشی نەمێنێت داهاتی تریشی نەمێنێت تەنها ئەو عەقار و با بڵێن سەرمایەگوزاری و بەرهێنانی کە لە هین کردوێتی لە بینایە و لە کڕینی بازار و مارکێت و خانوو لە هین کردوێتی لە لەندەن کردوێتی ئەتوانێت دەوڵەتی قەتەر ببا بەڕێوە باشەمانە هەمویان برد یعنی ئەو کاتی کە نەوت لە بەردەستیان نبوو داهاتی نەوت و شیرین نەوت لە بەردەستیان نبوو منافەسەکەیان بریتی نەمابوو لەوەی چەند ملیۆن دۆلار بە بلۆک دۆلاریان حسابە کرد یعنی هەر یەکێک لە بەیەکانی کوردایەتی لە شازادەکانی کوردایەتی ئەوەی کە خۆیان هینن ئەوە نییە بڕۆ لیان بپرسە خۆیان خاوەنی ملیۆنان دۆلار هەنێکیان هیچ گومان نییە لەوەی کە سەرۆتەکان چۆتە سەروی ملیار دۆلارەوە ئەمە بە تایبەتی لە دوای 2004ەوە بە داهاتی نەوت کردیان باش ئەگەر ئەم داهاتی نەوتەیان بەکاری بێنە لە بوونیەی تحتیە ئەگەر بەکاریان بێنە لە دروستکردنی کارگەیە ئەگەر بەکار بێنە بۆ ئاوادانکردنەوەی کوردستان 4 جار زیاتر لە ڕووی خۆشگوزەرانی و لە ڕووی ئاوادانی و ئەمانتوانی ئەم هەرێمی کوردستانی 4 محافظەیە لە دووبەی خۆشتر بکەین بە جۆرەی ئەو ینی زیاتر لە 100 ملیار دۆلار زیاتر لە 100 ملیار دۆلار بەس لە عێراق هاتوو بە هەرێمی کوردستان باشە باشە ینی ئەو بێجگە لە داهاتی ناوخۆکە بردویانە بێجگە لە نەوت کە لە دوای 2014ەوە تا ڕادەیەک فترەیەک نەوتی کەرکووکیشیانە فرۆشت وانە هەر لەم سۆدیۆ باسمان کردووە چی لێ هات باشە هەموویان بردووە ئێمە فروزە کارەساتێکی وەکو کۆڕۆنا دێت یعنی من بڵم بێدەنگ بم بڵم وڵادەی دەستان خۆش بێ یعنی بێ بڵم کاکە ئەگەر وجدانتان هەیە بیهێننەوە وانە ئەی تۆ چەند ساڵە ئەیبەی تۆ من لە توێکەوە بۆت حساب ناکەم کە هەرچەند لە نوتوێکی شۆ دەستیان کرد بە شۆفڵ ئاودیوکردن بۆەوەی کە بەتالیۆن و بۆەوەی کە هینی پێدروستکەن توزانم ئەفواجی پێدروستکەن بۆ شەڕینەوە خۆوانە من لە دوای 2004 لەگەڵ تا حسابەکەم لە دوای 2004 دوای 2004 چەند ساڵە ئەیبەی تۆ بۆم حساب کە تا ئێستا چەند ساڵەکە دوای 2004 کاکە 16 ساڵەکە چەند ساڵەکە ینی 2004 وانە 16 باشە 16 ساڵە ئەیبەی 16 مانگ بیهێنەرەوە کاکە یعنی تۆ مثلەن بۆ نمونە سەرۆکی حکوومەت یان سەرۆکی هەرێم یان جێگەری سەرۆکی حکوومەت کە ئەمانە لە ماوەی ئەم 14 ساڵەیە یعنی فاعیلی سەرەکی بوون بکەری سەرەکی بوون ئەیانێ پێمان بڵێن بەو خەڵکە بڵێن قەناعەت بۆ خەڵکە بکەن کە نییانە ئەی بۆ فڕۆکەی تایبەت هەیە ئەی بۆ میدیای زەبەلاح فول HD هەیە ئەی بۆ هەموو شتیش ترێ بۆ ئەوە نییە لەبەرەوە مەسەلەکە مەسەلەی متمانەیە تۆ دیقەت بە مەسەلەی متمانە کاک حەچیم چ کارەساتێکی گەورەی خۆڵقاندووە یعنی وای لێ هاتووە خەڵک لەم کۆرۆنایە سیخە بە حکوومەت کارەکەی چییە بۆ نمونای هەندێک خەڵک بڵێ کە کۆرۆنانێ متمانە لاواز بێ لە کاتێکە مەسەلەن بوو ژیانی خەڵکی خستۆتە مەترسیەوە ئەزانی ئێستا هەر ئێستا پێشەوەی کە لە پێشوازەکەی ئێوە دانەنیشت بووم بەڵێ پێشەوەی بێمە ئەم ستۆدیۆیە برادێک لەوێ ئەیوت وەڵی زۆر دیقەتی شتێکم ماوە ئەیوت
کە مجموعەی خەڵک ئەدۆزنەوە مجموعەی خەڵک چاگە بێتەوە ئیلا مجموعەی تریش ئەڵێن دۆزراوەتەوە بۆی کە هینە بەردەوام بێت بەتەمەن ڕائیکی جیاوازمە بوتم کاکە کۆڕۆنا مەترسێکی عالەمیە خۆپارێزی لە کۆڕۆنا کە لێرە شۆ سوپاسێکی زۆری تیمەکانی تەندروستی و هەموو ئەوانە ئەکەم کە بەشدارن لە مەسەلەی پرۆسەی کەرەنتین و ئەوانە مەترسێکی عالەمیە بەڵام بزانە مەسەلەی سیقا متمانە گەیشتۆتە چه ئاستێک کاک حەشیم گەیشتۆتە ئاستی ئەوەی خەڵک سیقەی بۆ نییە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە وڵا کاکە کۆڕۆنا لە کوردستان هەیە یعنی وای لێ طبعاً کە ئەمە هەر کەسێک بڵێ کۆڕۆنا لە کوردستان نییە هەڵەیەکی گەورە ئەکا من لێرەدا نەنیشتوم ینی نەحاکمم نەهینم بەڵام هەڵەیەکی کوشندەی گەورە تەندروستی گشتی خۆپارێزی لە کۆڕۆنا ئەرچیشی ئینسانیە ئەرچیشی نیشتیمانیە ئەرچیشی دینیشە باشە بۆی خەڵک بە تەواوی خۆی بپارێزێ بۆ ئەوەی ئەمە ڕوون بێ من قسەم لەسەر مەترسیەکانی کۆڕۆنانیە کە تەمەنا ئەەکەم خەڵک زۆر خۆی بپارێزێ و تەمەنا ئەەکەم خەڵک و دوعام ئەوەیە کە خەڵک پارێزراو بێ بەڵام کێشەکە ئەوەیە خەڵک کە سیقەی بەم حکوومەتە نییە سیقینە بە کەرەنتینەکەی هەیە سیقینە بە ئینی هەیە ئەوە تەواوی بێجگەلەوەی کۆمەڵێک بڕێ لەم سەردەمەشە کاگوێ حەجیم ئەم حکوومەتە توانای ئەوەی نییە کەلانی کەم بڕیارێکی بەسیط زۆر بەسیط دەربکە بڵێ بابە ئەم کۆڕۆنا لە هەموو دنیای بە جۆرێ لە لامەرکەزی بە ناناوەندێتی بەڕێوە ئەبرێ پارێزگاری سلێمانی فەرمو خۆتان ئێوە خۆتان حکوومەتی محلی سلێمانی خۆتان بارودۆخی سلێمانی باشترزان کۆنتترۆلی بکەن هەڵە بجە بە هەمان شێوە دووهۆک بە هەمان شێوە هەولێر بە هەمان شێوە هەموو ڕۆژێ وەزارەتی ناوخۆ بەرنامەیەک دەرەکا لە دوای جاری دوای 12 شەوە پێش 12 شەو بەرنامەیەک دەرەکا ئیرباشێک دروستەکە بازاڕەکان قەرەباڵە خەبن ئێدەکا کەجان لانی کەم ئەم لەم پرۆسەیەدا جۆرێ لە هیندا دەستەبەر بکەن جۆرێ لە مەوزوعی لامەرکەزیەتی مەسا حتا مەسەلەی چۆنێتی دابەشکردنی موچە محافظەی سلێمانی ئەگەر ڕوئیایەکی هەیە بۆ چۆنێتی پارێزگاریکردنی خەڵک لە دابەشکردنی موچە لە گەیاندنی بە ماڵەوە لە هەر شتێک لێگەڕن بە محافظەی سلێمانی کە ئامادەیە بۆ ئەم ئیشە ئەمە بکە وای لێ هاتووە لەم قۆناغەشە حکوومەت ئێوە نیەوە ئەوانە بڵێ ئەمە برا گەورەین ئێمە باوکی میلەتین وا خۆی لە گەورە بۆیە تۆ دیقەت بە ئێوە هین بکات ئێوە لە ڕۆژان شتێکم نووسی بوو ئەڵێ وڵا بۆتان نییە حملەی خێرخوازی یاخود بڵێن کەم دەبێ ئێمە سەرپەرشتی بکەین ڕابە خەڵک هیچ سیقێکی بە ئێوە نێت تۆ بەتەمای بێ خەڵک بە تۆ بڵێ بڕۆ ئەمە بۆکە بە خێر یا بە چاکە ئەمە پیاوەتی لێگەڕە با زیندوێتی کۆمەڵگە بژیت یعنی خەڵکی چیتر قەنەعەتی وانە بێت کە حکوومەت برا گەورە و حکوومەت باوکی میلەتە نەخێر کۆمەڵگەی تەندروست ئەوەیە حکوومەتێکی بچووکت هەبێ لە بەرامبەر کۆمەڵگەیەکی مەدەنی گەورەت هەبێ لە بەرامبەر میدیایەکی گەورەت هەبێ ئەمریکا بەم هەموو زەبەلاحی خۆیەوە سەرۆکی ئەمریکا بەم هەموو دەسەڵاتی خۆیەوە لە بەردەمی میدیای بە چۆک دادێ میدیای نیشتیمانی طبعا هەموو جۆرە میدیای هەموو جۆرە میدیایکی کاریگەر و بەرپرسیار نەگەو میدیای بەس خەڵکە ترسێنێ و نەگەو میدیایی بەس بە خەڵک ئەڵێ ئەمە ئەرکتە بەس پێی ناڵە مافەکەت چییە ئەو میدیایە نا طبعا بەڵام مەبەستمەوەیە کە بێ حکوومەت دایمە بچووک بێ کۆمەڵگە گەورە بێ کە ئەڵەم کۆمەڵگە مەبەستم چییە مەبەستم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە مەبەستم زیندوێتی کۆمەڵگەیە مەبەستم ئەم کارە خۆبەخشیانەیە کە هەیە باشە بەس لەسەر دابەشکردنی موچە ئێستا کە لە عێراقەوە ئێوە نۆ پەرلەمانتاروتان دژی دەوەستنەوە بەڵام ئێستا ڕەنگە موچە بەلانی کەمەوە دەچێتە 40 ڕۆژ دابەشکردنەکەی ئەرکی مەسەلەن پەرلەمانتارانی کوردستان چیە ئەرکی موچە خۆران خۆیان چییە یاخود حکوومەت لە هەرێمی کوردستان دەواازەیەکی تری هەیە کە موچە تاخیر نێبێ لە بابێکی دیکەەوە مەسەلەن بۆ موچە بگوازرێتەوە ئەزانی هەتا ئەو کاتی کە ینی موچە بە گوێرەی قانونی مۆکوتم یعنی لە بەغداوە بێت ئەو بڕەبێت ئەوە هی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە ئەمانە قانونیشان دەرکردوتیان یاسای چاکسازیەکەین و پێشتروتیان بایۆمەتری ئەەکەین و هەمووی پاگەکەینەوە و یەک دنیا پاریان لە بایۆمەتری سەرف کردو هەنیشان ئەچوون من لە بیرمە منیستری فەرمانبەرزانی و کاقوبار تاڵبانی ئەچوون بێکەوە ڕسمیان لەگەڵ گردوکەوەی ئینجازێکی نیشتیمانی گەوریان بکرد بە علاساس دوای چی لێ هات کاکە يعني هەتا ئێستا مەسەن حتا لە قانونی موازنەی 2019 ئەمرمان کردبوو بەسەریانە کە تا مانجی حوت ئەبێ لیستێکی پاکراوی ساڵی ڕابردوو نەیان نارد يعني تۆ دیقەت بە کاک حەچیم حکوومەتێک نەتوانێت لیستێکی پاشی موچەی فەرمانبەران دابین بکات خوا حکوومەتێک 5-6 ساڵ لەسەر یەک نەتوانێت یاسای بودجەی هەبێ بالمناسبە یاسای بودجە پەیوەندی بەوە نیە موچەی عێراق بڕاویان نەبڕاوە هەندێک خەڵک وامان پێڵێن نەخێر کاکە بودجە حتا بودجەی عێراقیش کۆمەڵێک ڕقەمی گریمانەییە کۆمەڵێک ڕقەمی گریمانەیە ئەڵێ با بڵێن خەرجی ئەوەنەم پێویستە داهات ئەوەنەم ئەبێ بە جوێرە هین دابەشی ئەەکەی بەسەریەکە هەر بۆشە عەجزی تیا دیارە مەسەلەی کورتێنانی تیا دیارەوەوانە ئەیانتوانی ئێستا ناتوانن مەسەلەن نەیەتوانی حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی هەبێ بێگومان کەی ئەسڵەن لە دنیاش حکوومەتێکی بودجەی نەبێ حکوومەتە دیکتاتۆریەکانیش طبعاً حکوومەتە زۆر فاشیلەکانیش
ئەم حکوومەتی هەرێمە پێی وایە حکوومەتێکی زۆر بەهێزە بەڵام بودجێنێ تۆ سێریم نکتەیە بکە باشە تۆ بودجێت نەبێت چۆن من چۆن بزانم کە پارە چۆن دابەشەکەی ئەم پارەیە چۆن دابشکراوە سێکتەری ئێستا من چۆن بزانم سێکتەری تەندروستی مەسەلەن چەندی بۆدە چۆن شتیوە ئەبێ وڵاوە براگەورە مەسەلەن ئەوانەی تەرخان کرد بۆ کەرتی مەسەلەن شارەوانی یان سەرۆکی حکوومەت ئەوانەی تەرخان کرد بۆ سەرۆکی بۆ کەرتی تەندروستی شتیوا چۆنە بێ یعنی تۆ بێ کەرتی تەندروستی دیار بێ نسبەتەکەی چەندە چەندی هی تەربیە لە موازنەیە دیار بێ چەندی هی مەسەلەن بۆ نمونە پێشمەرگەیە دوایی تەخسیساتی زیادە لە حاڵەتی ئیستیسنائیە باشە چییە یعنی ئەوەی کە پێی وترێ موازنەی تاڕی یاخود باڵێن ئەوەی کە هینە چۆن دائەندرێت ێ باشە ئەمانە کە دەمەکەیتەوە ئەڵی بە ئەمانەت هەبێ تۆ لەبەرەوەی کە ئەتەوێ بە فیعلی حکوومەت بێ خۆ لەبەرەوەی تۆ سەنگرت لە دژی گرتووە وەکەوەی کە لە تۆڕە کۆمەڵاتیەکان پێمانەکەن ئێمەمانەوە ئەم حکوومەتە مادام حکوومەتە و هەرچی بریتێ لە خزمەتکردنی خەڵک بەهێز بێ حکوومەت بێ بە مانای کەلیمە باش ینی من کاڵم کاکە بابوجێت هەبێ خەڵک ینی خەڵک ینی لەبرەوەی بڵ وڵات دەست خۆشمە پێشناریشی باشە زنیەوەدا ئێت معقولە یعنی بەزی چارەسەر هەیە کە موچەی فەرمانبەران دوانەخرێ مەسەلەن لە بابی دیکە هەیە یاخود چاکسازی لە شوێنێک تر بهێنرێ ئەمە کاریگەری لەسەر فەرمانبەر دروست نەکە من تەمەنا ناکەم محافظەی سلێمانی بەتایبەتی و محافظی سلێمانی برای بەڕز و خۆشەویستمان کاکەڤاڵ ئازایانە بڕیار با لەسەر ئەوەی ئالیەتێکی گونجاو بۆ مەسەلەی چۆنیەتی تەوزیعکردنی موچە جوێنەدا بە هیچ جۆرە فشارێک کام ئالیەتە لە بەرژەوەندی هاوڵاتیانە لە بەرژەوەندی ئەوەی زوو ئەگاتە دەستی لە بەرژەوەندی ئەوەی پاک ئەگاتە دەستی لە بەرژەوەندی ئەوەی خێرا ئەگاتە دەستی و لە بەرژەوەندی ئەوەشە بە دوور ئەگیرێ لە مەسەلەی کۆڕۆنا و تێکەڵبوون و قەرەباڵخی زۆر ئازانە بڕیار بەوەیشی بەدەسڵاتی کە دوا کەوت ئێستا بۆنم لەو مانگی مامۆسایان مەسەلەن لە دوێنێ موچیان وەرگتووە بڵین ئەکە مانگێکی بەسەدا تێپەڕی ئێستا قایمی موچە 16 مانگە بۆ نمونە لانی کەم هەر دابشکردنی موچەی ماوە ئەگەر بۆ نمونە لانی کەم 40 ڕۆژ 45 ڕۆژی بەسەر موچەی مەسەلەن وەزارەکانی تریژ ماوەسم دواکە چۆنە کاکە هیچێک لە هۆکارەکانی وێ لەبەرەوەی سیستمی بانکیمان نییە دۆخەکان وا لێ کردو خۆشیان حەزەکەن وا دوا بکەوێ هەر بەز وەزارەتەکان ڕیسکە چەند وەزارەت هەیە چەند وەزارەت هەیە تقریبا 90 وەزارەت باشە 90 زۆر مهتەم نیم بێ بەڵام 90 وەزارەتە باش هەر 90 وەزارەتی ڕۆژێکیان بۆ دانێت چەندە کاکە ئێوە ڕۆژان هەر لە ڕۆژانەیە کە سوکاری شەیدانیان کرد بوو بە 3 ڕۆژوانەیە کە سوکاری شەیدانی سەنگەر طبیعی و هاوڵاتی ئەوان خۆشیان حەزەکەن ئەگەر ئالیەتی بە ڕقمیکردن من پێم وایە محافظەی سلێمانی من بەرپرسیاریشم لەم قسەیە ئەگەر گوێ لە محافظەی سلێمانی بگرن بە تایبەتی برای بەڕێزم کاکەڤاڵ ئالیەت هەیە بۆ چۆنەتی تەوزیعکردنی مەسەلەن بە کەمترین نسبەت بگاتە گیرفانی هاوڵاتی بەڵام ئەوالەتی وتیان لەڕێی بۆ نمونە کۆمپانیایەکی گواستنەوە کە بەشێک لە موچەی فەرمانبەران بۆ ئەوان بێ بۆ ئەزانی چۆنە کار زیان لە نامێ داکۆچی لە هیچ شتێک بکەم بەڵام من نامێ داکۆچی لەوە بکەم بەڵام ئەگەر ئەم پارەیە بۆ نمونە تۆ موچەیەکت هەیە تۆ موچەیەک وەرگری 500,000 ئەگەر بە چەند هزار دینارێک بە 2000 3000 4000 دینار بەم نسبەتە بگاتە گیرفانی تۆ ئەگەر کۆمپانیاش بۆ دابشکە قازانجەکەی بۆ نمونە چۆ تۆ کاکە گەر بچی بۆ موچە وەرگرتن خۆگە بە تەکسی بچی و بیتەوە بە هەشتێ بچی ینی ئەم 2000 تەرە ڕامەیەک بەڵام ئەم ئالیەتە پێویستە شەفاف بێ کاک حەکیم کێشەکەی ئەم حکوومەتە چییە یعنی مەسەلەن بۆ نمونە باسی ئاسیا حەواڵە ئەکرێوانە یان هەر کۆمپانیایشی تری حەواڵە بە باسی ئاسیانەکەی بابێن بە شەفافی مەسەلەن محافظی سلێمانی وەزیری دارایی حکوومەت بڵێ کاکە ئەمە ئالیەتەکەیە هاوڵاتی تۆ ئایا لە قازانج شتیان لە قازانجت نییە ئەگەر بە شەفافی بێن بە خەڵک بڵێن ئەم ئالیەتەکەمانە باشترە چونکە تا هەتا کاک حەکیم هەتا سیستمی بانکی تۆزێک یان هەتا مەسەلەی ئالوگۆڕی ئەلکترۆنی نەچێتە پێشەوە ئێمە ناتوانین لە مەسەلەی کێشەی دواکەوتنی موچە حکوومەت ئەم پاساوی پێخۆشە وەزارەتی داراییش آخر قسە ئەوەیە کاکە بۆچی ئەمانە چەند ساڵە بۆچی ئەمانە چەند ساڵە لە هەرچی لە زۆربەی بانکەکانی دنیا خوان ڕقمی حسابیان هەیە بەڵام سیستمی بانکی لە هەرێمی کوردستان جێکەوت ناکەن ئالوگۆڕی ڕقمی جێکەوت ناکەن بۆچی چونکە ئاوانی ئیشیان پێێتیڵەن دوا ئەکەوێ و دوای ئەخەن و ڕخنش نییە لە وەزارەتی دارایی لە ئالەتی دابشکردنی و چە دواکەوتنی بە وەزارەتی داراییش بەرپرسیار نییە ئێمە یەکێک لە دەورەی ڕابردوو یەکێک لە ئامانجەکانی وەرگرتنی وەزارەتی دارایی بریتی بوو لە ئەوەی کە سیستمی بانکی لە هەرێمی کوردستانە جێکەوت بکەین و سیستمی بانکی یەکێک لە هۆکارەکانی بریتیە لەوەی کە لە هەندێکدا و دەستگا وەزارەت کە پارەی ئابوونەشیان ئەبڕی ئەوەش نەمێنێ یەکێک لە ئامانجەکانی بزوتنەوەی گۆڕان بریتیە لە بە سیستمیکردنی بانکی ئەگەر ئەم وەزارەتە نەتوانێت ئەمە جێبەجێ بکانی فەشەلی هەیە داهاتەکانیشی کە نەتوانێت کۆبکاتەوەش فەشەلی نانە چونکە تا ئێستا نەیتوانیەوە بداهاتینەوە ببینێتەوە وەزارەتەکەی ئەمە هەموو حکوومەتەکە لێ بەرپرسیار هەر وەزارەتی دارایی لێ بەرپرسیار نییە سەرۆکی حکوومەتی بەرپرسیارە هەر حکوومەت نا ئۆپۆزیسیۆنیش لێ بەرپرسیارە سەرۆکی حکوومەت لێ بەرپرسیارە جێگرەکەی لێ بەرپرسیارە وەزیری دارایی لێ بەرپرسیارە کە کاتە یەکێتی پارتی گۆڕان یان پارتی یەکێتی گۆڕان پێگومان ئۆپۆزیسیۆنیش کە بەداخەوە لەم دەورەیە ڕۆڵیان تا ڕادێکی زۆر لاوازە
سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز هۆشیار عەبدوڵڵا پەرلەمانی عێراق لەم بەرنامەیە لەگەڵ ماوەی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارام تا بەرنامەی شیری کە خواتان لەگەڵ